زولفت بەقەتدا کە پەرێشان و بڵاوە ئەمڕۆ لە منی شیفتە ئاڵۆز و بەداوە بۆچی نەگریم سەد کەڕەتم دڵدەشکێنێ مەی بۆ نەڕژێ شوشە لە سەد لاوە شکاوە. هەر کاتێک گوێبیستی ناوی خاک و خۆڵ دەبین دەست بەجێ سەرنجمان بۆ لای نالی شاعیر دەچێت وای دەبینی یەکێک بێت لە ناوچە دڵڕفێن و ئاوەدانەکانی کوردستان. بەڵام ئەوەی لەم گوندە بەدی ناکرێت ئاوەدانی و خزمەت گوزاریە. تا ئێستاش گوندەکەی نالی کە لە سەرەتای ڕووخانی ڕژێمی پادشاییەوە خەڵکەکەی بۆ شار و شارۆچەکانی دەوروبەری ڕاگوازراون هەروە بە بێنازی ماوەتەوە. بەهۆی ڕێڕەوی ئاوی چەمی تانجەرۆ نەبوونی پرد و خزمەت گوزاریەکانی دیکە گوندەکەی نالی 70 ساڵە هیچ کەسێکی تێدا ناژی. ئەمە لە کاتێکدایە وەک شارەزایەک لە ژیان نامی نالی دەڵێت دەبوو ئێستا گوندەکەی نالی ئاوەدان بوایە و دوایین ئارامگەشی لەوێ بوایە نەک لە وڵاتی غەریبی. خۆزگە بیان توانایە حکومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری هەرچیان بکردایە گڵکۆی نالیان یان با بڵێن قەبری نالیان بێنێتەوە بۆ مەڵبەندەکەی خۆی ئەو کاتە ئەو مەڵبەندەی نالیش وەک شوێنێکی گەشتیاری وەک شوێنێکە کوردانی هەر چوار پارچە ئارزووکەن بێن بۆ دیدەنی گڵکۆکەی. دانیشتوانی پێشووتری خاک و خۆڵ نیگەرانن لە نەبوونی پرد بۆ بەستنەوەی گوندەکە بە ئاوەدانیەوە هەر وەک نەگەیشتنی خزمەت گوزاریە سەرەتاییەکانی ئاو و کارەبا و ڕێگاوبان بە هۆکارێکی دیکەی کوێربوونەوەی گوندەکە دەزانن. بینی دوو بەحراگیرمان خواردە هەم تانجەرۆ هەم چەمەڕەش تێگەشتی یعنی ئیمکانەتی ئەوەشمان نییە بچینەوە هەر بە قوڕیش بێت دوو کەلاوە دروستکەن بۆ خۆم بچینە ناوی. ئەرێ وەڵڵا نالی شوێنەکەی خاک و خۆڵ نالی شوێنەکەی خاک و خۆڵە گردێکە بەرامبەر بە قەرەگۆل و بەرامبەری قەرەگۆلە بەو بەری تانجەرۆ. ئێوە بە مەناچاری بڵاوتان لێ کردووە خەڵکی چی بکەین کاکارە وەڵڵا هەر 4 ماڵ و 6 ماڵ و 4 ماڵمان لە شوێنێکایە و ئێتر ژیانێکی کولەمەری هەیە. 58 پشەیماتیەکە و بارماکە چۆڵمان کرد لە ترسی حکومەتی باس هەرکێ بازێکی چۆ بۆ سانسۆر و بازێکی هاتان بەرە بۆ قەرەگۆڵ و ئیتر بڵاوان کرد چۆڵ بوو کە چۆڵ بوو هەچەندمان کرد ومان نەکراوە بچینەوە جێگە خۆمان لەم بەرۆخان زەلام لە قەرەگۆل جێگرتەوە بازێک و من لە 50 تقریبا 58 ماڵەکەم هاوردت ئەیرە من هاتمە قەرەگۆل ئیتر باقی چۆوە سلێمانی و چۆوە عەربەت و بەڵاوان کرد خاوخۆران جێڵە ئاوەدان نەکراونەوە و کەسیش ناتوەتەوە ئەم دوودێ خاص ئەم خاک و خۆڵ کە گوندی شاعیری خوا لێ خۆشبوو نالیە بەس هیچ کەسی ئاوڕی لێ نەداوەتەوە تا ئێستاچێ. گوندی خاک و خۆڵ زێتی حەزرەتی نالی لە هەر کوێیەکی ئەم دنیاە بوایە بۆ ڕێزنەنان لە گەورەی ئەو شاعیرە ژیانی بەبەردا دەکرایەوە و یادگارەکانی لەسەردار و دیوار و گوندەکان یاداش دەکران تا ئەو ڕادەی ببوایەتە ڕووبەرێکی سەرنجڕاکێش و شوێنەواری. بەڵام ئێرەش هاوشێوەی دەیان جێگەی سەرنجڕاکێشی دیکەی کوردستان کەوتۆتە بەر فەرامۆشکردن و بێباکی و کوێربوونەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیە گوندی خاک و خۆڵی سەر بە ناحێی عەربەت.